لا هەفتەی چالاکیەکانی فستیڤاڵی کتێبخانەکان لا کتێبخانەی گشتی سلێمانی بۆ ئەمڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام ئەبم دیارە بۆ ماوەی هەفتەیەک لە ڕۆژی شەممە تاوەکو ڕۆژی پێنجشەم هەفتەی چالاکیەکانی فستیڤاڵی کتێبخانەکان لە نێو کتێبخانەی گشتی سلێمانی بەردەوامی هەیە ڕۆژانە دیارە بە خۆشحاڵیەوە خوێنەرێکی زۆر ڕۆشنبیرانی زۆر ئەدیبانی زۆر سەردانی نێو کتێبخانەی گشتی سلێمانیەکەن بە ئەوەی بە چاوی خۆیان تاوی چالاکیەکانی نێو کتێبخانەی گشتی سلێمانی ببینن کە بۆ ئەم ساڵیش فستیڤاڵێکی لەم شێوەیە لە نێو پایتەختی ڕۆشنبیری سازکراوە ئەمە دەرفەتێکی گرنگ هەلێکی گرنگ ئەڕخسێنێک بۆ تەواوی خوێنەران و ڕۆشنبیران تاوکو لە نزیکەوە ئەگەر هاتوو هەر کەسێکیان خوازیاری کتێبێک بوون دەستیان نەکەوتووە ئەتوانن بێنە نێو فستیڤاڵی چالاکی کتێبخانەکان و خۆیان لە نزیکەوە تاوای ئەو بابەتانەی کە حەزی پێەکەن لە نزیکەوە ئەتوانن دەستیان کەوێت و بە نرخێکی گونجاویش لە هەمان کاتام فستیڤاڵە ئەمەی ئاماژەی پێ بکەم تەنیا چالاکی نییە بۆ پێشانگای کتێب بەڵکو چەندین چالاکی جۆرا و جۆری تر لە بەشەکانی تر ڕێکخراوە تاوەکو لە ڕووی ئاستی ڕۆشنبیری تاکەکانی نێو کۆمەڵگا لە بوارەکانی تریش زیاتر گەشە بسێنێت هەر لە بەشی منداڵان کە ئێستا منتیایەم منداڵانی خۆشەویست ئەتوانن سوودمەند بن لە تەواوی چالاکیەکان کە ئێستا میوانێکی خۆشەویستم ئاماژە بە تەواوی چالاکیەکانەکات لە هەمان کاتە چەندین پێشانگەی فۆتۆگرافی و کاری دەستی و سیمینار و کۆڕ و شعرەکان هەیە ئەمە وابەستەکراوە بە تەواوی چالاکیەکانی فستیڤاڵی کتێبخانەکان لە کتێبخانەی گشتی سلێمانی بێگومان ئەمێ ئاماژە بۆ بکەم بە خۆشحاڵی و بۆ ئەم ساڵیش دەستگای میدیای کورسا سپۆنسەری میدیایی تاوی فستیڤاڵەکەی کردووە هەفتەی چالاکی فستیڤاڵی کتێبخانەکان کە دەستگیرۆیەکی زۆر باش هاندانێکی زۆر باشی کتێبخانەی گشتی سلێمانی کردو تاوکو لە نزیکەوە تاوی چالاکیەکانیان بخەنە ڕوو بۆ ڕۆشنبیران و ئەدیبانی ئەم شارە جا ئێستا ئەچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم خاتو کەژان ئەرسەلانم لەگەڵا بێت کە کارمەندی بەشی کتێبخانەی منداڵان بابزانین چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ئەم چالاکیە خاتو کەژان سلااو لەبێت و بانیت باش زۆر سپاس سەرەتا زۆر بەخێر بن بەخێراتنتانەکەین سپاس خاتو کەژان پێمان بڵێ لە هەفتەی فستیڤاڵی چالاکی کتێبخانەکان ئێوەش بەشێکن لە چالاکیەکان چالاکیەکانتان چی لە خۆگرێت چۆن پێشوازیتان لە منداڵان کرد یاخود دایکان و باوکانیش بیانەوێت زیاتر توانای منداڵەکانیان لەم چالاکیەیە ببینن لە دوای کردنەوەی خولی هاوینەی بۆ منداڵان خولی وێنە کێشان سەرنجامی ئەوەی کە لە دوای ئەو سێ مانگە ژمارەیەک مناڵ بەشدار بوون لەم خولەدا کە ژمارەیان 33 مناڵ بوو بە سەرپەرشتی مامۆستا ساکار سلێمان بوو خولەکە بۆ ماوەی 3 مانگ بەردەوام بوو مناڵان لە تەمەنی 6 ساڵەوە بەشدار بوون هەتاوەکو تەمەنی 13 ساڵ لەم خولی وێنە کێشانەدا مناڵان توانیان بە کۆمەڵ وێنە بکێشن هەروکۆی بینن لەسەر دیوارەکان وێنەی بە کۆمەڵیان کێشاوە هەروەها وێنەیان کێشاوە بە شێوازی ئەوەی کە ئەیبینن بەو شێوازە هەروەها لەم سەر تابلۆی پلاستیکی ژوێنیان کێشاوە ئێمە ئامانجمان ئەوەیە کە تەنها خوێندنەوەی کتێب گرنگ نییە بۆ مناڵان بەڵکو وێنە کێشانیش ئەبێ بەشێکی گرنگ بێ لە ژیانی مناڵاندا لە کۆتایی هەموو پێشنگایەکیشدا هەموو ساڵێک ئێمە بورە لە کۆتایی هەموو خولێکیشدا هەموو ساڵێک پێشنگامان بۆ مناڵەکان کردوێتەوە بۆی زیاتر دڵخۆش بن زیاتر هەوڵی پەرە زیاتر بە بواری وێنە کێشان بن و کەویش زۆر گرنگە لە ژیانی مناڵان تەنانەت بواری سینەماشمان هەیە ئێمە لەو بوارەشدا مناڵان ڕۆژانە سەردانی کتێبخانی مناڵانەکەن و بە کۆمەڵ بە شێوازێکی هاوڕێیانە چەند گروپێک یەنە کتێبخانە و ئێمە فلیمیان بۆ داگیرسێنین و زۆر دڵخۆشن و هیوادارین زیاتریش پەرەی پێ بدرێت و سەرکەوتوو بن. خاتو کەژان چ بابەتێکی ترماوە ئەگەر ئاماژەی پێ بکەی لەسەر تەواوی ئەم بەشی خۆتان چەند مناڵ توانی ئەم ساڵ لەم چالاکیە بەشداری بکات تا چەندە بە حەز و ئارزوویەکی زۆر و هاندانێکی زۆر باشیشە بێ بۆ منداڵەکانی تر کە بتوانن بەشداری بکەن لەم چالاکیانەیە وەکوتم 33 مناڵ بەشدار بوو لەم خولەدا تەمەنەکانیشیان لە 6 ساڵ بۆ 13 ساڵ بوو مناڵان بە ڕۆژانە ئاهاتن سەردانی ئێرەیانە کرد لە کاتژمێر 8 و ئێرە هەبوو هەتاوەکو 12 و نیو بە ڕۆژانە وێنەیان ئەکێشا وێنەکانیان بە گروپ بوو کوتمان دوایش لەگەڵ مامۆستاکانە زۆر بە خۆشحاڵیەوانێ ئیشەکانیان تەواو کرد و چاوەڕێ ڕۆژی دواتر بوون کە بێنەوانێ ینی زۆر دڵخۆش بوون و حەزیانە کرد لە دوای دەوامیش ئەگەر کاتیانە بێ هەر بێنەوان و سەردانی کتێبخانە بکەن زۆر سپاس دووبارە بەخێر بن سپاس بۆ خاتو کەژان ئەرسەلان بەڕێزان کارمەندی بەشی کتێبخانەی منداڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر باشیە لەسەر تەواوی ئەو بەشی خۆیان بەشی
منداڵان کە چەندین چالاکیان لە هەفتەی فستیڤاڵی کتێبخانەکان ساز کردووە. جا ئێستا خاتوو گزنگ نەجمەدینم لەگەڵا بێ بەڕێزیشیان هەر کارمەندی بەشی کتێبخانەن بەشی کتێبخانەی منداڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی. خاتوو گزنگ سڵاو لێ بێت هەر با لەوە دەست پێ بکەم. بەڕێزت تۆ منداڵەکەت هەم بەشداری کردووە لە وێنە کێشانە هەم بەڕێزیشتان کارمەندی ئێرن. ئێوە چۆنی ڕێنوێنی تاوای منداڵانەکەن تاوەکو بەشداری تەواوی چالاکیەکانی منداڵانەکەن کە ئەبینین منداڵان هەمیشە بەهرە و حەز و خولیایەکی جیاوازیان هەیە. سەرەتا بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم بەڕاستی من پرسیارەکە و زۆر جوان بوو. من پێش ئەوەی کە ڕێنوێی مناڵەکان کەم ڕێنووی دایک و باوکەکانەکەم هیوادارم ئەو کاتێک کە هەیەە بەشێ لە کاتەکە دانێن بۆ مناڵەکانیان هاوینان ئێمە لێرە خولەکەینەوە وێنە کێشانە سینەما چالاکی پێش بڕکەی خوێندنەوەیە ئەمە هەمووی مناڵتیە بەشدار ئەگەر دایک و باوکەکە یارمەتی دەری مناڵەکە بن بیهێنن بەشەکەی پێ بناسێنن مناڵ یەک جاری بەسە کە ئەیهێنی بەشەکە ئەناسیتر خۆی بێ بە هاوڕێی کتێب و کتێبخانە ڕۆژ هات ڕۆژەکانی کە بە بەردەوامیەتەوە لەبەرەوەی داوا لە دایک و باوکەکانەکەم هاوکاریان بن یارمەتی دەریان من بیان هێنن کتێبخانی مناڵانیان پێ بناسێنن بزانن کە بەشێکەیە لە شاری سلێمانی بەم هەموو چالاکیە جوانەوە یارمەتی دەرە بۆ مناڵەکان چاوکراوە بن بخوێندنەوە بزانن کە خوێندنەوە هەیە دوورکەونەوە لە ئایپاد لە پاسکیل لە دەرەوە شوێنێکی وا هەیە ئەم شوێنە بەڕاستی هی ئێمە نیمە تەنها لێرە بۆ خزمەتی ئەواندانراوین ئەوان بێن لێرە بەشی ئەوانە بخوێندنەوە لە بەشەکەی خۆیانە. خاتوو گزنگ پەیامی تۆ چییە کە ئێستا بینین دوو ڕۆژی ماوە هەفتەی فستیڤاڵەکە لێرە و پەیامی تۆ چییە هەم بۆ دایکان و باوکان بۆ منداڵانی خۆشەویست کە بتوانن هیچ نەبێت کاتێکی کەمیش بێت بێن سەردانی نێو فستیڤاڵەکە بکەن ئەگەر هاتوو بۆ فستیڤاڵێکی تریش بوو بە باشی خۆیان ئامادەکەن یاخود کە دەرگای خوێندنگاکانە کرێتەوە ئەمە هاندانێکی باش ئەبێت کە زیاتر بە حەز و خولیایەکی باشەوە بچن بەڕووی خوێندنگەش. داواکارم لە دایک و باوکان هەتا ئەتوانن ئەم دوو ڕۆژە ماوە بێن هیچ نەبکو بەشدار نەبوون ئیشەکانی مناڵەکان ببین وەکو هات وەکو تەشجیعکردنێ بۆی ئەو مناڵانش ساڵانی لە ساڵانی داهاتووە بەشدار بن لەم جۆرە خولانە لەم جۆرە لە کۆتایە کە ئاوا پێشانگایەکی وان بۆکەینەوە شەهادیانی نێو ئەترۆکو ئەها تەشجیع دایک و باوکەکان مناڵەکان بێنن لەم دوو ڕۆژە هیچ نەبێ چالاکیەکانی مناڵەکان ببینن. سەر چاو گیانی من بەخێر زۆر سپاس. خۆشەویستان وەک لە وێنەکانە ئەیبینن منداڵانی خۆشەویست بە چەندین وێنەی جۆرا و جۆر لێرە بەشداریان کردووە لە نێو ئەم فستیڤاڵەیە و چەندین ڕەنگی سەرنجڕاکیشان بەکارهێناو لە تەواوی وێنەکانە کە ئەمە حەز و خولیای منداڵان خۆیان پیشانەیە کە ئارەزوومەندی چ جۆرە وێنە کێشانێک ئەکەن بۆی لێرە لەسەر دیواری تەواوی بەشی کتێبخانی منداڵان لە کتێبخانی گشتی سلێمانی تەواوی وێنەکان ئەبینین کە هەمیشە چاو تێرەکات ئەو ڕنگانەی کە بەکار هاتووە هەمیشە منداڵ حەزەکات زیاتر بێت تەماشای ئەو جۆرە با بڵێن وێنانە بکات. جا ئێستا پێم خۆشە چەند گەنجێکی خۆشەویستیش وەرگرم کە لێرن هەم لە تەمەنی منداڵیەوە سەردانی بەشی کتێبخانی منداڵانیان کردووە لە کتێبخانەی گشتی سلێمانی کە لە ئێستاە هەم نووسەرن هەم وەرگێڕن هەم بەشێکی زۆریش لە کتێبەکانیان خوێندۆتەوە بە خۆشحاڵیەوە بۆی بچمە لای ئەم گەنجە خۆشەویستەمان ئەچمە لای ئارۆسالار بەڕێزیان وەرگێڕ و نووسەریشن ئەمە جێگەی دەستخۆشیە سڵاو لێبێ. سڵاو. جا تۆ پۆستێکی تریشت هەبوو ئەوی تریان چی بوو؟ بەڵێ من لێرە هاوکارێکی کتێبخانم و هەروەها بەڕێوەبەرێکی وێبگەیەکی فەرمی ناو سۆشیال میدیام و هەروەها وەرگێڕ و نووسەریشم. زۆر باشە دەست خۆش بێت کە لەم تەمەنەوە تەمەنە چەند بوو؟ من تەمەنم 15 ساڵە. زۆر باشە سەرکەوتوبی لەم تەمەنەوە توانیوێتی بۆ شێوازە هەم وەرگێڕ بێ نووسەر بێ هەم حەز و خولیای خۆی لە چەندین بواری کتێبخانەیە بدۆزێتەوە مەجێگەی دەستخۆشیە. پێم بڵێ فستیڤاڵی هەفتەی کتێبخانەکان لە کتێبخانەی گشتی سلێمانی بۆ ئێوە چۆن بوو چۆنی ئەبینی؟ فستیڤاڵ کتێبخانەی سلێمانی بە تایبەتی بەشی مناڵان و ئەو فستیڤاڵە پێ ئەنجام دەدرێت کە خوێندکاران بێن بۆ کتێبخانە و هەروە بتوانن سوود بمن لە کتێبەکانی کە کتێبەکانی جیاوازن لە چاو کتێبەکانی بەشی کتێبخانەی گشتی سلێمانیە. ئێستا چەندەها کتێبمانە بە تایبەتی کتێبە زانستیەکانمان لە بەشی ئینگلیزی کە بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ مناڵ کە لەو هیچ کتێبخانەیەکی دنیانە. ئێستا وەکو ئەمە هاوڕێیانی ناو ژینگەواتە باز لە ئاژەڵەکانەکە کە شێوازی دروستبوونیان چۆنایە ئەگەر فیل چۆن لوتی دروست بۆ لوتی بۆچی بەکارێنە بەم شێوازانە. خۆش بێ
تاوا هەرنا باشە کەواتە خوێنەرێکی باشی لە تەواوی بابەتەکانە و بە زمانە جیاوازەکانیش زیاتر خوێنەوەی خۆت ئەەکەی لە تەواوی بابەتەکانە لە نێو کتێبخانە تا چەندە پەیامت هەیە بۆ گەنجەکانی تر منداڵانی تر کە بێن سەردانی کتێبخانە بکەن ئەم فستیڤاڵە دەرفەتێکە بێت بۆ ئەوان بەڕاستی ئەم فستیڤاڵانە کە کرێتەوە سوودمەندی هەموو کەسێکی تێ ئێستا منەکو خۆم 6 ساڵ لێرە هاتم ئێستا بەرهەمەکەی ئەدورمەوە ئێستا بەرهەمەکەی ئەدورمەوە کە ئێستا بووم بە بەڕێوەبەر و هەروە هاوبەرگەر و هەروە نووسەریش هەروەها لێرە خۆبەخشێکیشم زۆر باشە ژەنیاریش بووی بەڵێ ژەنیاری کەمانچە پێنەشم زۆر باشە دەستەکانە خۆش بێ هیچ پامێکی ترماوە نەخە دەستخۆش زۆر سپاس بۆ تۆ دەستخۆشی بۆ ئەم گەنجە کە توانێتی ئەم هەموو بەهرە جوانە لە خۆیان ببینێتەوە با بچمە لای کاکە ئەرین سالار ئێوە براشن سڵاو لێبێ منم هەرێ باشی پێشتر سپاس ئەرین پێم بڵێ فستیڤاڵی کتێب چۆن بوو بەلای تۆ وەڵا شتێکی زۆر ئێدا باش بوو بۆ هەموو کەسێک کە پێویستە دەبێن بۆ ئەم فستیڤاڵە کە ساڵی جارێکە کرێت و لەوانێتدا زیاتریش بکرێتەوە تۆ هەر لە منداڵی و سەردانی بەشی کتێبخانەی منداڵانە کردو؟ بەڵێ زۆر باشە ئێرۆرا کۆمەڵێک کە دەورەی تیادا دەکەنەوە بۆ زمان باشە و واروە ئەهەڵێن کە بڕاو بەخوات هەبێت. لەم فستیڤاڵەیە چ جۆرە بابەتێکی جیاواز لە نێو کتێبخانەکەیە بوونی هەبوو و تۆش خوێنەری تاوی بابەتەکان بووی؟ من خۆم لە بەشی دەسینەما ئیشم کرد دەلێرە کە فیلم و شتم بۆیان وەرەگێڕا کە زیاتر لە 3 فیلم و ڕادە 4دا کورتە فیلم بۆ وەرەگێڕان. زۆر باشە کەواتە تاوی کورتە فیلمەکان کە لەم فستیڤاڵەیە بوو تۆ بەشێکی سەرەکی بووی ئێتیە. بەڵێ ئەی کتێبەکان زیاتر چ بابەتێک حەزت لێ بوو بخوێن؟ وڵا کتێبەکان بە زۆری ئەو شتانەی کە بۆ مناڵ و چیرۆکەکانیان زۆر باشە بۆ مناڵ کە ئامۆژگاری منداڵان دەکەن. پێمان خۆشە بچین بەشداربوویەکی تریژ وەرگرین لێرەیە بە خۆشحاڵیەوە ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەوانەی کە لێرەن هەم وەکو چۆن بڵێ لە تەمەنێکی منداڵی و سەردانی بەشی کتێبخانەیان کردووە کە ئێستا بەدەر لە بەشی وێنە کێشان یاخود بەشی کتێبخانە چەندین بەشی جیاوازیش لە بەشی کتێبخانەی منداڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی کراوەتەوە کە هەم بەشی سینەمامان هەیە زۆربەی ئەو کورتە فیلمانەی کە لە هەفتەی فستیڤاڵەکانان نمایش ئەکرێ بە دەست و پەنجە خامەکانی ئەم گەنجانە توانیویانە بەرهەمی بێن و منداڵانی تریش بێن تەواوی کورتە فیلمەکان ببێنن. گەنجێکی ترم لەگەڵایە تۆش ئاریا سالار ئەرین ئەو لەم تێکچووناوەکەن ئەرین گیان چۆن؟ باشە ئەرین پێم بڵێ تۆ چ وێنەیەکت کێشا بوو؟ چەند وێنێکم کێشا کە من وەکو بەشداربوویەکی خۆلی هاوینەی وێنە کێشان کە هەموو ساڵە کرایە بە یارمەتی مامۆستای وێنە ماساکار زیاتر حەزت لە تێکەڵاوکردنی ڕەنگەکانە بۆ وێنە کێشان؟ بۆ نمونە وەکو وێنە کێشانی کۆلێژ کە مامۆستاکار خۆ هاوکاری دەکا چەند وێنەیەکە بۆ کێشێت و تۆ بێ ڕەنگیکەی. تا چەندە منداڵان یاخود هاوڕێکان لە سەردانی ئەم فستیڤاڵیان کرد و کارەکانیان بە باش زانی کە ئەوانیش بۆ ساڵێکی تر یان هیچ نەبێت لە فستیڤاڵەکانی کتێبخانەیە بەشداری بکەن؟ وەڵای باش بوو بەلایەنەوە کارەکانی تۆ؟ باڵێ حەزیان لێ بوو. ئەی کورتە فیلمەکان کورتە فیلمەکان تۆ خۆت تا چەندە تەماشای کورتە فیلمەکانت کرد؟ زۆر تەماشام کردووە و بڵایشان کردوێتەوە. زۆر سپاس بۆ تۆ ئەوەی کە هەیە منداڵانی زۆر وەکو خاتووکەژان ئاماژی پێکرد ژمارەیەکی یەکجار باش منداڵان لێرە لا بەشی وێنە کێشان نمایشی تەواوی وێنەکانیان کردووە بۆ ئەوەی هەم دایکان و باوکان هەم منداڵان بتوانن بێن سەردانی بەشی منداڵانیش بکەن نەک تەنیا بەشی کتێبخانە بەڵکو بەشی منداڵانی کتێبخانەش یاخود بەشی کتێبخانەی منداڵانیش لە کتێبخانەی گشتی سلێمانی بەشێکی هەرە گرنگی نێو کتێبخانەی گشتی سلێمانیە. جا ئێستا خوێنەرێکی ترم لەگەڵایە هەم با بڵێن کارمەندی نێو کتێبخانەی گشتی سلێمانی شەخات و ژیانم لەگەڵا بێت با بزانین پەیامی ئەوان چییە لەسەر بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە. خاتو ژیان ئەگەر کەمێک بیتە پێشتر سڵاو لێبێت و سپاس بۆ ئامادەبوون. سڵاو لە ئێوەش بەخێربێن سپاسدانەکەم. خاتو ژیان هەر باوەکو خوێنەرێک بەڕێزت تا چەندە خوێنەری کتێبی تا چەندە گرنگی ئەم فستیڤاڵانە بۆ هەر تاکێکی نێو کۆمەڵگە بە باشی ئەزانی؟ وڵا سپاس بۆ خوا من خۆم خوێنەرێکی باشم متوانم بڵێم
کەوتومەتە ئاستێکی بەرزەوە سپاس بخوا بە حکمەوەی من خۆم چەند ساڵە و بۆ 20 ساڵەتی خۆم لەناو کتێبە ژیانم لەناو کتێبە بردۆتە سەرەتوان بڵێم خۆشەویستترین و نزیکترین هاوڕێ لێمەوە کتێبە سپاس بۆ خۆش خوێنەرمان یعنی ناڵێم زۆرە بەس هەر باشە لە ئاستێکی باشایە ڕۆژانە خوێنەری خۆمان هەیە لە هەموو چین و توێژەکان سەردانی کتێبخاناکەن ئێمەش بە جوانترین شێوە پێشوازیان لێکین سپاس بۆ خوۆش ئەم فیستیڤالە کە ئەمڕۆ ڕۆژی پێنجەمێتی و سبەینێ کاتە شەشەم ڕۆژی کۆتا ڕۆژی فیستیڤالە ئەتوانم بڵێم سەرکەوتوانە بەڕێوەچوو و سەردانیکەرێکی باش و میوانی زۆری شاتن بە جوانی پێشوازیمان لێکردن ڕێنوێنەکانی ئێوە یاخود پێشوازیە گەرمیەکانی ئێوە و کارمەندانی کتێبخانەی گشتی سلێمانی کە هەمیشە وەکو سەربازێکی ون ماندوونە ناسانە توانی وتانە پێشوازێکی زۆر باش بکەن لە تەواوی هەمیوانان خوێنەران ئەو کەسانیشی کە گەشتیاران سەردانی هەرێمی کوردستانەکەن ڕەنگە لەم فستیڤاڵانەیە بەشداریان کردبێت با بڵێن گەشتیاران چۆن بوون هاتنی گەشتیاران بۆ ئێرە چۆن بوو ئەو کەسانی کە خوازیاری کتێبن وڵات توانم بڵێم گەشتیارانیش تا ڕادەیەک باش بوو میوانانی زۆرمان هاتن لە بیانی هەر بڵین لە ناو عێراقی پارێزگاکانی خواروی عێراق ئێمە زۆربەی کات بڵین هاوڵاتیانی خواروی عێراق دایمە زۆر سەردانی کتێبخاناکەن بە حکمیەوەی ئەڵێن عەرەب زۆرە خوێنێتەوە زۆری زیرەکەن زۆرترین سەردانیکەرانمان ئەوانن یعنی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئەم فیستیڤاڵەوە کوتم کەسانی بیانیش زۆر هاتن سەردانیان کردن خۆش باس دوا پەیامی تۆ بۆ ئێمە بۆ بینەرانی کورسات وڵی دەستخۆشیتان لێکم بەڵامیستم پەیامێکی کەش لێرەوە بگەێنم من دەستخۆشی لە تەواوی ستافی کارمەندانی کتێبخانە و جەنابی بەڕێز بەڕێوەبەر کاگالانەکەم لەگەڵ ئەم فیستیڤاڵانە ساڵەها چەندەها پرۆژەی تریشمانەیە وەکو پرۆژەی هەندانی خوێندنەوە ئەمە ئەتوانم بڵێم زۆر سەرکەوتوو بوو بە تایبەتی بۆ کتێبخانەکانی دەرەوەی شار ئەنجاممانە زۆر سەرکەوتوانەش بوو ئێمە دایمەهانی خوێنەرەیەن کە زیاتر بێتە کتێبخانە چونکە کتێب هەتا بەرکەوتنت نەبێ لەگەڵی نازانی چۆنە ڕاستە لە ڕێ ئەنتەرنێتەوە ئێمە ڕۆژانە توانین هەموو کتێبەکان بەردەستکەین بەڵام هیچی ناگاتە تاموچێ ژێوەی کە کتێبێ بەردەست بخەینەوە سپاستانەکەم دەستخۆشیتان لێەکەم سپاس بۆتەکانت دەستەکانە خۆش بێت ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە میوانەکانم لەم بەشی پرۆگرام ئاماژەیان پێکرد لە بەشی کتێبخانەی منداڵان لە کتێبخانەی گشتی سلێمانی ئومێد دەکەین ئەو خوێنەرانەی کە تاوەکو ئێستا سەردانینێ و هەفتەی فستیڤاڵی چالاکی کتێبخانەکانیان نەکردووە لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەم دوو ڕۆژەی ماوە ئەتوانن بێن سەردان بکەن ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی تاوەکو حوتی ئێوارە دەرگای کتێبخانەی گشتی سلێمانی دەرگای واڵای بەڕێی خوێنەران و ڕۆشنبیران و ئەدیبان ئەتوانن بە پێی حەز و ئارەزووی خۆیان کام چالاکیە حەز و خولیایەکان بێن سەردانی بکەن و سوودمەند بن لە تەواوی فستیڤاڵەکە.